کوژرانی کۆڵبەرەکەی هەورەمان کاردانەوەی توندی لێکەوتوتەوە وەزیرێکی شاتۆتە سەرخەت و ئەڵێت بەبێ سزا تێپەڕ نابێت. لە بەغدا لیژنەیەک هاتۆتە هەرێمی کوردستان و چاودێری یاخود وردبینی لە داهات و خەرجەکانەکات. سڵاوتان لێبێت. کوژرانی کۆڵبەرێک لە هەورەمان کە بە تەقەی هێزەکانی پاسەوانی سنوور کوژراوە کاردانەوەی توندی بەدوای خۆی داهێناوە. ئەمڕۆ مامۆستایانی ئاینی سنووری هەورەمان لە قەزای خورماڵ گردبوونەوە و ناڕزاییان دەربڕی هۆشداریشیاندالەوەی جارێکی دیکەم ڕووداوانە دووبارە نەبنەوە. مامۆستایانی ئاینی ناوچەکاوەشیان خستە ڕوو کە هەر ئەوان شەوی ڕابردوونەیان هێشتوە هێرش بکرێتە سەر بارگایی هێزەکانی پاسەوانی سنوور کە ژمارەیەک هاوڵاتی بۆ مەبەستا کۆبووبوونەوە. هەر لەسەر کوژرانی کۆڵبەرێک لە سنووری هەورەمان وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان حەمەی حەمەسەعید پەیامێکی توندی بڵاو کردەوە و ئەڵێت ئەم کارە بەبێ سزا تێپەڕ نابێت. ئەمڕۆ 19 ئابە و هێشتا موچەی مانجی حوتی ئەم ساڵ ئەوەی تایبەتە بە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش نەکراوە. هەر ڕۆژەی قسەیەکیش لەبارەی هاتنی موچە ئەکرێت. هێشتا هیچ لایەنێکی پەیوەنداریش دوو قسەی خێری نەکردووە. لەگەڵ ئەوەشدا چاودێری دارایی هەرێم و بەغدا خەریکی وردبینین لە داهات و خەرجی هەرێمی کوردستان. وەزارەتی دارایی هەرێم ئەمڕۆ ئاشکرای کرد شاندێکی دیوانی چاودێری دارایی عێراق لە هەولێرن و لەگەڵ لیژنەیەکی خۆمان وردبینی لە داهات و خەرجی هەرێمی کوردستانەکەن. بەڵام ئەم وردبینیە هیچ پەیوەندیەکی بە موچەی مانجی حوتەوە نیە، بەڵکو وردبینیەکە لە خەرجی و داهاتی هەرێمی کوردستانە. بۆ سێ مانجی دووەمی ئەم ساڵ سەرچاوەیەک ئەڵێت ئەم کارە لە سەربنەمای یاسای بودجەی گشتی عێراق دەکرێت کە پێویستە هەر سێ مانگزارێک تیمی هاوبەشی دیوانی چاودێری دارایی وردبینی لە داهات و خەرجەکانی هەرێمی کوردستان بکات. کێشەی هاوڵاتیان لە شوقەکانی نیشتەجێبوون کۆتایی نایەت و هەر ڕۆژەی بەزمێک دێتە پێشەوە. ئەمڕۆژ لە هەولێر ژمارێک لە خاوەن شوقەکانی ڤینۆس تاوەرز لە بەردەم ئۆفیسی سەرەکیە و کۆمپانیایە گرتبوونەوە. بە قسەی ئەوان چەند ساڵێکە شوقەیان کڕیوە و تا ئێستا تەنیا باڵەخانەیەکی تەواو نەکراوە و هیچی تریان نەدیوە. یەکێک لە خاوەن شوقەکان بۆ 1964 دەڵێت دەبوایە ساڵی 2023 شوقەکانیان تەواو بوونایە و چونکە پارەیان داوە، بەڵام تا ئێستا هەر بناغەکەی دانراوە و نازانن چارەنووسی شوقەکانیان چی دەبێت. وتیشی 4 شوقەی کڕیوە ئەگەر وا بڕوات زیاتر لە 7 دەفتەر دۆلار زەرەر ئەکات. هاوڵاتیەکە ئاڵێت پێویستە حکوومەت لێپرسینەوە بکات. ئەمڕۆ کەسێکی بیانی لە ئیدارەی سۆران دەستگیر کراوە کە دۆلاری ساختەی پێبووە بە پێی لێدوانی بەشی نەهێشتنی تاوان لە پۆلیسی سۆران بێت. هاوڵاتیەکە بیانیە و خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانە لە کاتی ساختکردنەوەی پارەی زۆری دۆلاری ساختە کە بڕەکەی 700 دۆلاری ئەمریکی بووە دەستگیریان کردووە. نووسینگەی سۆران ئاشکرایە کاتە ئەو بڕا دۆلارە ساختەی کە لای کابرای بیانی بووە لە زۆری 100 دۆلاری بووە. پۆلیس پەراوی لێکۆڵینەوەیان بۆ ڕێکخستووە و بە بڕیاری دادوەری لێکۆڵینەوەی سۆران دەست بەسەر بڕە دۆلارە ساختەکەدا گیراوە و تۆمەتبارەکەش لەسەر فەرمانی دادوەر بە پێی مادەی 281 لە یاسای سزادانی عێراقی ڕاگیراوە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.